بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، بینەران و بیسەران، کورزبانانی شیرین و خۆشەویست لە دڵە لە هەر شوێنەکەن، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. ئەم ساڵ ویسمان زنجیرە بابەتێک بۆ جەنابتان هەڵبژێرین. پاش ڕاوێژ و بیرکردنەوەیەکی زۆر بیرمان لەوە کردەوە کە بابەتێکتان بۆ باس بکەین هەردەم کۆن نەبێ. ئامێرێکتان بۆ باس بکەین هەرگیزا و هەرگیز ئەپدەیتی بەسەرانەیەت. خزمەتگوزاریەکتان بۆ باسکەین هەم فری بێ و هەم بەردەوام بێ. پاکجێکتان پێ بڵین لەگەڵ ژیانتانە بێ هەتاوەکو مردن لە دەستمان نەبێتەوە. ویسمان باسێکی سەرسوڕهێنەرەکان بکەین. بیرمان کردەوە سەرسوڕهێنەرەکانی دنیا حەوتن. ئایا باسی تیمسالەکەی بەرازیل کەین، یا باسی دیواری سین کەین، یان باسی بەترای ئوردون کەین، یاخود باسی معەلەقاتی بابل کەین. بیرمان کردەوە شتێک کە ئینسان ئیسفادەی لێ بکە، شتێک کە ناخی بگۆڕێ، شتێک کە وای لێ بکات کە هەز بە عەزەمەت و گەورەی خۆی بکە. هەوڵماندا ئینسان خودی خۆی بەخۆی بناسێنینەوە جارێکی تر. بەڕاستی پێم سەیرە ئەندازیارێک شار ئاوەدانەکاتەوە و دیزاینی کۆمەڵێک تاوەرەکات، بەڵام لە دیزاینی خۆی بیاگایە. پارێزەرێکی سەرکەوتوو هەموو کەیسەکان لە مەسلەحەتی خۆی تەواوەکات، بەڵام تەنها کەیسەکەی خۆیە دۆڕێنێ. بیرمان کردەوە کە دکتۆرێک ئەتوانێت چارەسەری زۆر لە نەخۆشەکانی تر بکە، بەڵام چارەسەری خۆی پێ ناکرێ. بیرمان لەوە کردەوە کە شتێ باز بکەین کە نەک خۆمان بە خۆمان بناسێنین، بگرە دروستکار و خاڵقی خۆمان بە خۆمان ئاشناکەین و بزانین چۆن و لە چی دروست بووین و وردەکاری ئەم دروست بوونە چۆنە. بەڕاستی زەرورە هەمومان لەم خاڵە بەهرەمەند بین، بچینەوە سەر ئەوەی کە بڵێین ئاخۆ نایبینن، ئەفەلا تۆبەسیڕۆن، ئایا نایبینن لە چی دروست بوون. بۆیە پێکەوە لە خزمەتتانە لە زنجیرە بابەتێکە هەندێک لە ئەندامەکانی لاشە کە وەکو کارگە لە ناو ئینسانە ئیشەکەن، ئەیخینە ژێر میکرۆسکۆپ و وردە وردە توێکاریانەکەین و ئەچینە سەر نهێنی وردەکاری ئیشکردنیان و چه خزمەتێکمان پێشکەشەکەن. فەرموو. بسم الله. دەسەکەین بە توێکار و نەشتەرگەری ئەم لاشەیە بەڕێزان. بەنجمان کێشەی نییە؟ زۆر باشە. دەست پێکەین خۆشەویستەکانم، ئەمە لاشەی ئینسانێکی تەواوە کە وردە وردە ئەمانەوێت دەستکاری ئەندامەکانی بکەین و توێکارێکی تەواوی بۆ بکەین. یەکەم جار لە ئەندامی سەرەکیەوە دەست پێ ئەەکەین. ئەندامێکی سیەکان، یەکێ لە سیەکانی لا بین بزانین وەزعی چۆنە بێت. بسم الله. یەکێ لە سیەکانمان لا بردوو دوور ماخستەوە، بزانین ئەتوانێت بە سیەک ئیشکات. بەڵێ تا ئێستاکەنەس وەزعی مستەقیڕە. بن چۆنە کاکتۆر؟ باشە؟ زۆر باشە. ئێستا هەڵەسین بە دەرهێنانی ڕێخۆڵەکانی، ڕێخۆڵە بچکۆلەی و ڕێخۆڵە گەورەی، هەتاوەکو بزانین چی لێ بەسەر دێ. ئەمە ڕێخۆڵە گەورەی و ڕێخۆڵەی بچووک و ئەمەشمان لە لاشەی دەرهێنا لەگەڵ چەوری ناوسکیە. باشێن حەمدا تا ئێستاکەنە هیچ کێشەیەکمان نییە، خوا بزیابێ. ئەگە بزانین دوای مەعیدەی چی لێ دێ، ساکەنە ستۆمەک دەرێنین. ئەمەش ئەندامێکی تر وەکو گەدا ئیستیغنامان لێ کرد. وازام هەتا ئێستاکەنەش ئێمە لە ئێمە باشی، نەزیفمان نییە، لە ئێوە باشن، خوێنبەربوومان نییە، زۆر زۆر باشە. زەختمان چەنە؟ باشە؟
نەبز باشە الحەمدوللا زۆر باشە ئۆکسجین زۆر باشە زۆر باشە کەواتە ئێستا کە نەماوینێتەوە ئەندامێکی تر یەکێ لە گورچیلەکانیش دەربێنین بۆ ئەوەی کە بزانین چیمان لێ دێ زۆر باشە ئێستا بە یەک گورچیلە بە یەک سی بە یەک جگەر بە دڵێک بە دوو مێشک ئەوەی کە ماوەتەوە لێرانەیە حالیەن ئەندامە تەواوەکانی لاشن ئینسان دەتوانێت ئا بەو شێوەیە بژی بەڵام پێوترێ ئینسانێک کە هەموو ئەندامەکانی تەواو نین و هیچ احتیاطێک لە شوێنی ئەندامەکەیە نییە ئێستا با بینە سەر حەقیقەت با بزانین ئەم ئینسانە بەرەو چوو ئەڕوات ئەگەر دەستمان برد بۆ ئەندامانی ڤایتەڵ واتە ئەندامانی سەرەکی لاشە جگەر بە هیچ شێوەیە ناتوانین دەستکاری بکەین چونکە مانەوەی ئینسانەکە بە جگەرەوەیە ئینسان ناتوانێت بەبێ جگەر بۆ ماوەی چەند ڕۆژە کەمتر بژی گورچیلە ئەگەر هەردووکی دەربێنین و بۆستێت لەوانەیە بتوانین ماوەیە بخێنە سەر غەسل و ژیانی بەردەوام بێت بەڵام دواتر هەر دەمرێ و کۆتایی پێدێ ئەوەی کە ناوێرین ئێستا کێنە دەستی وەبەرین یەک سیمان هێشتوێتەوە سیەکەی ترمان لا بردووە ئەگەر ئەم سیە لابەرین هیچ شتێک نییە هیچ جیهازێک نییە کاکتۆ منەمێ ئەم سیە لابم ئەتوانم جیهازێکی وا پێیاکەین کە ئیشی سیەکانمان بۆ بکە کاتە ناتوانم سیەکەی لابم بەداخەوە کاتە بێ سی بۆ بێڵمەوە دڵیش ئەو ئەندامی سەرەکی و لە ناوەڕاستایە و هیچ مەجالێکی دەستکاریکردنی نییە و مێشکیش لەولاوە بۆستێ هیچ دەستکاریەکی ناکرێ ئێستا کەنا بەشێکی مێشکیشمان دەرهێنا با بزانین وەزعی چۆنە بێت بەڵێ کەواتە ئەمە ئەوەیە خۆشەویستەکانم کە پێوترێت ئینسانێکی ناتەواو ئینسانێکی کەمەندام بەشێ لە دڵ بەشێ لە جگەریش ئەمانە هەمویان دەرهاتن ئێستا کە ناسەیری وێنەکە بکەن لە بەرچاوی جەنابتان ڕوونە ئەوەی کە ئێوە لە ژێر پێست و لە ڕووکەشی ئینسانە ئەیبینن ئەمە حەقیقەتەکەیەتی خۆشەویستان ئەمە ئەو ئینسانەیە کە لە ناوە بەم ئاڵۆزیە و بەم وردەکاریە خی گەورە دروستی کردووە هەموو ئەندامە سەرەکیەکانی بە تایبەتی و ئەندامانی کە مەفروزە ئیشی بۆ بکەن و احتیاطی هەبێ دەسیەکان لە گورچیلە ئەبێ ئەمانە دوان بن لە مێشک بۆ ئەوەی کە ئینسانەکە ناتەواو و ناتەرزوو دەرنەچێت حتا وەکو ڕەنگی ڕووی دەموچاوی ماسوولکەکانی بازووی قاچی سکی پشتی وەکو ئەوەی کە سێوێک لە ناوەڕاستا کردبێتت بە دوو کەرتەوە هەموو ئەندامەکان ئابە و شێوەیە سەیرەکرێ بەڵام پەناگرم بەخوا لە ناوە تۆ چییە بینیت ئەمەیە خۆشەویستەکەم بۆیە من پێم سەیرە کە دکتۆرێک بەناو دکتۆر بێت و ئیمانی نەبێ دکتۆرێک فعلا دکتۆر بێ و ئەم هەموو ئاگاداری و شارەزایی هەبێ بەڵام ئیمانەکەی لەق بێ یاخود ڕووی لە خوا نەبێ ئەمە ئەو ڕاستیانەیە کە ئێمە ڕۆژانە لەو عەمەلیاتای بینین و هەستی پێەکەین هەموو ئەندامێک بەو جوانیە هەموو ئەو نوسخەیی کە لێرە هەیە لەم دیو هەیە چێ ئەمەی دروست کرد و چێ وەکو ئاوێنە لەو لاوە ڕەنگی پێدایەوە و هەمان شێوە ئەندامی دروست کرد چێ توانی خوێنبەرێ بۆ هەموو ئەم ئەندامانە چێ توانی ئۆکسجین بگەێنێتە هەموو ئەمانە لە پاشۆڕۆ پاکیان کاتەوە ئیعازیان باتێ سەیری ئەم ئەندامانە بکەن هەر هەمووی تێک سمراون لە ناو لاشەیەکی بچکۆلەیە بە شێوەیە کۆمپاکتن کە هیچ مەجای زیادکردنی دەرزیەکی نییە زیادکردنی ئیزافەیەکی نییە بڵین با ئەم ئەندامە زیادکەین بۆ ئەم ئینسانە نەخێرم ئەندامە زیادە و با کەمیکەین ئەمەیە گەورەی ئەم ئینسانە و هەر ئەندامێکی بەسیطترینیشی کە پێوتە ڕیخۆڵە چۆرە ئالێرەنەیە ئەم ڕیخۆڵە چۆرەیە کەم بوو وەلامان برد پێوترێ ئینسانێکی ناتەواو و هیچ کاتێک ئینسان کە ئەندامێکی لێکەم کرد قەت قەرەبووی ئەو ئەندامەی بۆ ناکرێتەوە تا ڕۆژی قیامەت نابێت بە ئینسانێکی پێش نەشتەرگەریەکەی بۆیە حەزمان کرد ئەم وێنە جوانە ببینن بەڕێزەکانم ئەمە ئەوەیە کە هەموو سەرزەوی بە زانا و بە دکتۆر و بە پسپۆڕ و بە ئیختساسەکانەوە
بەغێری اختصاسەکانیشەوە ئەگەر ڕاستیەکان وەکو ئێمە ببینن سەرسام کردووە. ئەمە ئەوەیە کە ئێمە ڕۆژانە بەحسی لەسەرەکەین بەڵام ناگەین نەتیجەکەی. ئەمە ئەوەیە کە ملیۆنەها هەوڵ و ماندووبوون و فەحسی بۆ ئەکرێ بۆ ئەوەی کە تەنها نهێنی ئەم لاشەیە بزانین. بەڵام بەداخەوە تا ئێستاکەنەش وما ئوتیتم من العلم إلا قليلا بەشێکی کەم نەبێ لەو نهێنیانە دەستمان نەکەوتووە. بۆ ئەمانەوێت ئەم ڕاستیانە بڵین کە پەروەردگار فێرمانەکە فەرمێت لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئەمە ئەو تەقویمەیە کە ئینسانی لەسەر دروست بووە. ئەمە ئەو جوانیەیە، ئەو نمونەیەیە، ئەو سافێتیەیە، ئەو تەواوێتیەیە، ئەو لەسەر پێوەستانەیە، ئەو جەمالیەتەیە کە هیچ کەسێ ناتوانێت قسەی لەسەرکە و نەقدی لێ بگرێ و کەمیەک و زیادەیەکی بۆ بکات. بەعکسەوە ئەگەر هەر کاتێ لاشەی ئەم ئینسانە لی قەوما هەموو کاری دکتۆرەکان ئەوەیە کە مەعیدە تووشی سەرەتان بۆ بڵێ مەعیدەی دەربێنە، ڕیخۆڵەی دەربێنە، غودەی دەربێنە، هەر چیەک بوو دەری بێنە. ئەی چۆن ئەیخەیتەوە جێگەکەی؟ ئەوە ئەبێ کۆمەڵێک کۆمپانیا و شەریکات و ئیشی لەسەرکەن هەتاوەکو بتوان بە حەپ و دەرمان ئینسانەکە بەس لەنگەرەکەی ڕاگرن، بەس نێڵێن ئینسانەکە بکەوێت بتوان ئینسانەکە بە هەمومان بیخێنەوە سەر پێ. بۆیە خۆشەویستەکانم لە کاتێکا ئینسانی لێ قەومێ پێویستی بە 10 کەسە، پێویستی بە 100 کەسە لە دەوروبەر و لە شەریکات و لە پسپۆڕی و لە مختبەر و لە دکتۆر و لە عەمەلیات و لە عەیادە هەتاوەکو بتوان خزمەتی یەکدانە بکەن. جا سوپاس بۆ خوایە کە هەمومانی بە ناتەواوی دروست نەکردووە، هەمومانی بەم تەقویمە و بەم جوانیە دروست کردووە بۆ ئەوەی کە سەرزەوی ئاوەدانکەینەوە. هەر کەسێکیش بەم ئەقڵە بیرکاتەوە، هەم کەسێکیش ئەوەی ئێمە ئیساکەنە ئەیبینین بە چاوی سەر ئەگاتە ئەو ڕاستی کە ئێمە پێی گەیشتوین. بەڵام فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. زۆر جار چاوەکان کوێر نابن، زۆر جار دڵەکان کوێرە بن کە ناو سنگەکانان، واتە چاوەکان بەڕاستی واقعەکە ئەبینن بەڵام بەداخەوە دڵەکەیە و سەلمانەکەیە کە کابرا نایەوێ بیسلمێنێ. ئەگەر بیەوێت بگاتە ڕاستی گەیشتن بە ڕاستیەکان زۆر ئاسانە. موسڵمانی خۆشەویست، تۆ پاشەوەی ئەمانە ئەبینیت ئەزانی لاشت ئاوا هەڵە سوڕێ. خوایەک ئەمرت پێ ئەکا کە ئەم مەعیدەیە تەنها لە ماوەی ژەمێکە لە ئەستی 3 ژەم 1 ژەمی نیۆڕان نانەخۆیت و بەڕۆژوو بیت. چ قسەیەکت هەیە بەرامبەر بە خالق و پەروەردگارێک کە ئەمی بۆ دروست کردویت؟ چ شتێکت هەیە بتوانی بیڵیت؟ چ مناقەشەیەکت هەیە بتوێ بیکەیت؟ چ بیانوویەکت هەیە بە نەخۆشی و بەشتی تر بتوێ بیدۆزیتەوە؟ بۆیە هیچمان لەسەر نییە ئیلا تەسلیم بوون نەبێ بڵین خوایە تۆ زۆر گەوریت کە ئەم ئینسانە گەورەیەت لە تنۆکی ئاو دروست کردووە، تۆ زۆر عەزیمیت کە ئێمەت هەمومان لە قاڵبداوە بەو شێوە جوانە دروستی کردوین لە باوکمان ئادەم و لە حەوای دایکمانەوە هەتاوەکو قیامەت ئەم شێوە خەڵقە و ئەم بەردەوامیە ئەبێ. عەجیبە ئامێرە دروست دەکەیت بتوانێ ئامێرێکی هاوشێوەی خۆی بەدی بێنێ، هیچ شتێک ناتوانێ غەیری زیندەگیەکان و غەیری ئەو ئەندامە گیانەوەرێ بایۆلۆژیانەی کە خوای گەورە دروستی کردوون ئەتوانن هاوشێوەکی خۆیان خەڵقکەن. وگەرنا هەو ئەم ئامێرە وردەی کە ئیبینن جەنابتان هەمووی ئەبێ شەریکەیەک هەبێ. ئامێرەکە کۆن بوو لە کار کەوت ئەبێ ئامێرێکی تر دروست کرێ، نەک ئامێرێکی وا لەگەڵ جووتێکی ترا کە مێیەکەیەتی هەستێت نەوەیەک لە دوای خۆی بخاتەوە. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەگەر ئینسان باوەڕی بێمە نێنا فبأي حديث بعده يؤمنون. دوای ئەمە ئیمان بە چی ئەهێنن و بەڵگەیان بە چی بۆ بێنینەوە؟ ئالێرەدا پرسیارێ سەر هەڵەدات کە ئایا هیچ کەسێکی خاوەنگیری دێتە سەر ئەو قەناعەتەی کە ئەم دیزاینە جوانە یاخود هەر تابلۆیەکی تر دەکرێ بەبێ نەخشە و بەبێ خاوەن و بەبێ دەستێکی ڕەنگین هاتبێتە بوون؟ ئەم برادەرە بەم سادە و ساکاریە دەکرێت بڵین ئەگەر هەموو پێداویستی و موادە خامەکانی دروستبوونمان بۆ دانا لە کارگەیەکە، لە تاقیگەیەکە، لە کەناری دەریایەکە، پاش چەند ملیار ساڵی تر دەکرێت نەک خۆی دروست بێ بگرە یەک ئەندام لەم ئەندامانە بەبێ جوڵە بەبێ فسیۆلۆجی تەنها دروست بێ، چاوێک، جۆیەک، قاچێک، سیەک، دڵێک،
کەسێکی عاقڵ پێم وایە دوودڵ نابێ لەوەی کە بڵێ ئەوەی کە باسێکەی جۆرێکە لە خەیاڵ و هەرگیزا و هەرگیز نایەتە بوون ئەگەر ئەمە بۆ ئەمە ڕاز بێ چۆن بەراوردێکەی بە ئینسانێکی کامڵی خاوەن عەقڵی خاوەن هەستی خاوەن ژیانی خاوەن چالاکی کە هەموو فەسلە ژەی لەشی بە شێوەیەکی هارمۆنی لە لەشیا هەڵە سوڕێ و بەگەڕێ بفەرمونون با پێکەوە هەنگاوی یەکەم بنین بەرەو ئاشنابوونمان بەلاشەی خۆمان وەڵامدانەوەی ئەفەلا تبصیرون ئاخۆ نایبینن ئەمە بۆ چییە؟ ئەوەلەم تؤمن قال بەلا ولكن يطمئن قلبي بەڵێ پەروەردگار ئیمانمان هێناوە بەڵام دەمانەوێت دڵمان ئارام بێت. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.